ئایا بڕیارە بە پەلەکەی گۆڕان ئاماژەیە بۆ قۆناغێکی نوێ؟ هاوشێوەی نەوشیروان مستەفایی تر دەتواندرێت سیستەمی سزا پەیڕەو بکرێت؟ ئەمڕۆ بزوتنەوەی گۆڕان لە نووسراوێکی فەرمی هەڕەشەی لەو وەزیر و بەرپرسانە کرد کە بە بڕیاری کشانەوە لە حکوومەت جێبەجێ ناکەن. ڕاشی گیان ئەوەی پابەند نەبێت پەیوەندی بە بزوتنەوەکە نامێنێت. بڕیارەکە دوای ئەوە دێت دانا عەبدولکەریم وەزیری ئاوەدانکردنەوە لە پشکی گۆڕان ڕاتی کردەوە پابەندی بڕیاری کشانەوە بێت لە حکوومەت. وتیشی بڕیارەکە پوچە. کشانەوەی گۆڕان لە حکوومەت لە چوارچێوەی زنجیرەیەک گۆڕانکاریە کە بزوتنەوەکە دوای هەڵبژاردننی ڕێخەری نوێ ئەنجامی داوە. دوورخستنەوەی بەرپرسانی گۆڕان لەسەر پابەند نەبوون بە بڕیاری بزوتنەوەکە یەکەم جار لە سەردەمی نەوشیروان مستەفا دەستی پێکرد کاتێک بڕیاری دوورخستنەوەی چەند پەرلەمانتارێکی گۆڕانیدا بەهۆی داواکردنی شوقە و پابەند نەبوون بە بڕیاری سیاسیە. بە بڕوای چاودێران جوڵە نوێیەکانی گۆڕانوای کردووە بەشێکی ئەوانەی خۆیان وەک گۆڕانخوازی ناڕازی دادەنێن جارێکی دیکە چاویان بکەوێتەوە سەر بزوتنەوەکە. ئەمەش وا دەکات لە کۆتایی بە قازانج بۆ گۆڕان لە هەڵبژاردننی 20 ئۆکتۆبەر بشکێتەوە.